دوای 8 ساڵ دووبارە ئاو بەسەر دەرگاکانی بەنداوی دەربەندیخاندا تێپەڕی. ئەم ڕووداوەش تەنیا 5 لە تەمەنی بەنداوەکە کە زیاترە لە 6 دەیە ڕوویداوە. ئەم سامانە ئاویە دڵی هەمووان و لە سەروی هەمووانیشەوە سەرپەرشتیارانی بەنداوەکەی خۆش کردووە. بە چەشنێک بەیانی ڕۆژی چوارشەممە وەک مزگێنی هەواڵەکان لە پەڕەی فەرمی بەنداوەکە بڵاو کردەوە و ڕۆژەکەیان بە ڕۆژێکی مێژوویی ناوکرد. بەنداوەکە وەکو جەناب فەرمی 2017 ڕاستەکەی بۆ مەلەرزەیەکی قورس دای لە بەندای دەرمەنی خان. بەس خۆشبەختانە بەندای دەرمەنی خان بە شێوەیەک دیزاین کراوە دروست کراوە، حساباتەکانی زۆر ورد بووە، زەرور زیانی پێگەیشت، بەڵام دوای ئەوە دەستکرا بە چارەسەرکردنی زۆر بەشیان چارەسەر کرا. 2019 وەکو تۆوتت تێستێکی ئەوەلی بوو کە پڕ کران بەنداوە و سەلامەت بوو. ئەمە جاری دووەم شەپڕ ڕەبێ و بەندای دەرمەنی خان سەلامەت و هیچ کێشەیەکی نییە و هیچ کێشێکی نابێشەڵا بەردەوام شەبین لە چاودێریکردن و سیانەکردنی بۆی بتوانین تەمەنی ئەم بەنداوە هەتا مابێ درێژای پێ بدەین. لە ڕابردوودا 13 جا دەریاچەکە پڕ بووە، بەڵام بەهۆی کردنەوەی دەرگاکان و بەردانەوەی ئاوەوە کەم جار هێڵراوە وەکو ئەم ساڵ سەرڕێژ بکات. هاوڵاتیان و گەشتیارانیش بەو پەڕی دڵخۆشیەوە سەردانی ناوچەکە دەکەن و لەگەڵ دیمەن و سروشتە دڵڕفێنەکەی شارەکە ئاوێتە دەبن. هاوڵاتێکی دانیشتی شاری دەربەنی خان زۆر دڵخۆشین، زۆر خۆشحاڵین بۆ ئەم کەشوها و گەشت و گوزاری ئێرەی کە لە شارەکەمان هەیە و لە هەمان کاجا خۆشمان ڕۆژانە سەردانی شوێنەکان ئەەکەین و زۆر خۆشحاڵن و بە تایبەتیش لە ئێستازا بۆیە هاتوین بەهۆی سەرڕێژبوونی ئەم بەنداوە بڵێن هاتوین و سەردانی ئەم جێگەمان کردو و زۆر خۆشحاڵین. وەڵام من بۆ هاتن زووزوویم بۆیدا کەسوکارمان لێرەیە، ماڵشمان لێرەیە خۆمان بۆ سوودی زۆرە بۆ کشت و کاڵ و بۆ بەرهەمێنانی کارەبا و خۆشحاڵی. سەرڕایبوونی ئەم سامانە سروشتیە پڕبەهایە، بەڵام تا ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی فراوان سوودی لێ ببینرێت و ساڵانە بەشێکی زۆری ئەم ئاوە بەبێ سوودێکی ئەوتۆ بۆ ناوخۆ بۆ ناوەڕاست بخوار و ئێرا بەردەدرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.